ئەمە گەراجی ڕانیەیە کە چەندین هێڵی گواستنەوەی شارەکانی هەرێمی کوردستان بەخۆیەوە دەبەستێتەوە و لێوە سەفەر دەکرێت. قەیرانی دارایی هێڵەکانی گواستنەوەشی گرتوتەوە و شۆفێران دەڵێن بێکاری بەرەو کێوانشی گرتوتەوە و ڕۆژانە کەمترین ئۆتۆمبیل دەردەچێت بۆ دەرەوەی شارەکانی ڕانیا. خۆی جاران پاسی گەورە بوو کە پاسی گەورە 25 پاسمان دەڕۆی هەر 20 لە سەر دەگەڕایە بەڵام ئێستاکە ڕۆژ سابکە ڕۆژی 5 ساعت دەڕوە. چۆن ڕاقی ئەو قەیرانە زۆر تاسی کرد سەر ئێمەش مانگی 5 سەفەر 4 سەفەرەکەن 4 سەفەرەکە 4 وەرەقە پێ دەژێن کەس پێی ناژێ کاکە. کولی زەلامێک ئێستانی هەمووی لەوانەیە بە زۆری ئێستا ئەو سارانەی کە هەمانە دوو شەریک بێت دوو عایلەی لەسەرە هەیە سێ عایلەی لەسەرە ئەنجا عایلەکە چییە؟ ئێشیان پێشمەرگەی قوربەسەرە بە 3 مانگ معاشێک وەردەگرێت بە 40 شەو معاشێک وەردەگرێت کرێخانووی دەدا تەلەبەی هەیە. شۆفێرانی هێڵەکانی گواستنەوەی ڕانیا بۆ هەولێر و سلێمانی و کەرکووک دەڵێن بەهۆی سستی و کەمی سەفەرکردنی هاوڵاتیان بۆ دەرەوەی شار کاریگەری لەسەرەوانش دروست کردووە و هیچ داهاتێکیان لە ئێستادا دەست ناکەوێت. ئێستا هەمانە نەفەرمانەیە نیوەی کرێخەتی دەدا ئیوا پێم شک لێ ساقمان تێدا دەڵێ پارەی لیژفان خۆم دەدەم پێڵە جارانیش کابرا کرێخەتیشی دەگرت 250,000 دەدا بە ئاسانی پێی دەژێ ماڵ و منداڵی خۆش پێ وەڕەکە ئێستا دەبێت لیژفانی خۆی بیدەگە بۆی کراوەتە 200,000. گەراجی ئێمە خۆی جاران سارە دوو وەرز ببووین هەردوو گۆز بەکە دەڕۆشتن بەس ئێستا ینی ڕۆژی وایە 5 ساعت دەڕوات جاری وایە 10 دەڕوە 6 دەڕوە 7 دەڕوە 8 دەڕوە ئەوە دەڕوە زیاتر ناڕوە بە 7 ڕۆژان جارەشی ناڕۆم بۆ سلێمانی ئەوە دەکات چی؟ ئەوە ناکە ینی لە سەرمان ئەوەی کردووە 2 ساڵ لەمەوبەر ئەم گەراجە جمەی داهاتوو ڕۆژانە زیاتر لە 30 ئۆتۆمبیل بۆ هەر شارێک سەفەری دەکرد بەڵام کاریگەری قەیرانی دارایی و کەمبوونەوەی سەفەری هاوڵاتیان بۆ دەرەوەی شار وای کردووە کە لە ئێستادا ڕۆژانە تەنها 5 بۆ 6 ئۆتۆمبیل بۆ هەر شارێک سەفەر بکات. توانە عومەر کورسات نیوز ڕانیا.